کێبوونەی هێشکەی سیا و کارجاف بەلاڕێدا ببرێت و دابخرێت. ئەو کەسە کێبوو تیرۆری ئەو کارجافی گەیاندە گوێی هاوپەیمانان و کەیسەکەی بەنێودەوڵەتی کرد. هەر لە سەرەتای تیرۆرکردنی ئەو کارجافەوە لەلایەن دژە تیرۆری یەکێتی و دوای بڵاوبوونەوەی بەڵگەکان لەلایەن ئەنجومەنی ئاسایشەوە هەرزوو یەکێتی لە ڕێگای چەندین فشاری جۆرا و جۆرەوە چ لە ڕێگای تیمەکانی لە حکوومەت و چ لەسەر ئاستی حیزبی و لە کەسی یەکەمی حیزبەکەوە دەویست پارتی و ئەنجومەنی ئاسایش کەیسەکە دابخەن و لە بەرامبەر چەند هەڵوێستێکیان بەرامبەر حکوومەت سازش لەسەر کەیسی تیرۆری هاوکارجاف بکەن. بۆ مەش نزیکەی 6 مانگ تیمە وەزاریەکەی یەکێتی بەجێگری سەرۆکوەزیرانەوە بایکۆتی دانیشتەکانی ئەنجومەنی وەزیرانیان کرد. هۆکارەکەش یەک شت بوو، ئەویش سازشکردن بوو لەسەر کەیسی تیرۆرکردنی هاوکارجاف. بەڵام ئەوەی نەیهێشت هەروە سووک و ئاسانە و هەوڵانە سەر بگرن ئەژێمین بوو. ئەژێمین هەم وەک هاوڕێ و هەمیش وەک یاری دەدەری ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان دەورێکی باڵای هەبوو لە بەرامبەرە و هەوڵانی دەیانویست کەیسەکە بە هەر جۆرێک بووە سازشی لەسەر بکرێت. لەوانەیە گرنگترین کارێک کە ئەنجومەنی ئاسایش هەرێم کردبێتی ئەو بوو بێت کە بێدەنگ نەبوو لەسەر تیرۆرکردنی ئەفسەرێکی باڵای خۆی، چونکە کاتێک ئەفسەران و کادرانی ئەمنی دەکرێن ئامانج ئەرکی سەرەکی دامەزراوەمیەکانە لە ئەستەمبوڵ داوانە بە بڕش بن و هەرواسان بەسەریاندا تێنەپەڕێت. لەبەرەوەی ئەمە دەرگای نارامی و پشێوی دەکاتەوە بەڕۆی حکوومەت و دامەزرا و تەنانەت ژیانی هاوڵاتیانیشدا. هاوتا لەگەڵ سەرۆکی حکوومەت کە ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمە ئەژێمین تاکە بەرپرسی سیاسی و ئەمنی هەرێم بوو کە جەختی لەسەر سزادانی و دەست و تاپ و مولایەنە لە یاسا دەرچوانە دەکردەوە کە دەستیان هەبووە لە تیرۆرکردنی هاوکارجافدا. هەروەها ئەژێمین لە ئاستی نێودەوڵەتی و کۆمەڵگەی عەرەبیشدا کەیسەکەی بەنێودەوڵەتی کرد. ئەرمەش بووە هۆیەوەی لە ئەنجومەنی وەزیرانی ناوخۆی عەرەب کە سەر بە کۆماری عەرەبیە و زۆربەی ئەنجامەکانی وەزیری ناوخۆی و وڵاتانی عەرەبین لەسەر دۆسیەی تیرۆرکردنی هاوکارجاف لە مانگی ئابی ئەمساڵ کۆبوونەوەی خۆی ئەنجامدا و دوایەوەی لە دادگا سەلمێنرا کە بەرپرسی دژە تیرۆری یەکێتی تاوانباری سەرەکی تاوانەکەیە ئەوانیش بە فەرمی فەرمانی دەستگیرکردنیان بۆ ئەو تاوانبارانە دەرکرد و بڕیارەکە بۆ زۆربەی وڵاتانی عەرەبی نێردرا بۆی لە کاتی گەشت و سەردانەکانی بە فەرمی دەستگیر بکرێت. لالایەکی دیکەوە لە سەراستی هاوپەیمانان ئەژێمین کەسی تیرۆرکردنی هاوکارجافی کردبووە و لەویەتی سەردان و کۆبوونەوەکانی لەگەڵ وڵاتانی هاوپەیمانان و بە تایبەتیش لەگەڵ ئەمریکیەکان. ئەژێمین لەگەڵ هاوپەیمانان جەختی لەوە دەکردەوە کە هێزێکی ئەمنی گرنگی وەک دژە تیرۆر کە مێژوێکی گرنگی هەیە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە هەرێم و عێراقیشدا لە سەروی هەمویانەوە ئەو هێزە لەلایەن هێزەکانی هاوپەیمانان پڕچەک کراون و هاوکاری کراون. بەڵام لە ئێستادا تێکەڵ بە ململانە سیاسیەکان کراوە بۆ مەرام و مەبەستی تەسویەکردنی بیر و ڕای جیاواز لە ناو حیزبدا بەکار دەهێنرێن کە ئەمەش سەروەریەرک و ڕۆڵی دامەزراوە ئەمنیە گرنگ و هەستیارەکان دەخاتە مەترسیەوە. لالایەکی دیکەوە دەستگا ئەمنیەکان دەبێت دوور بن لە دەستی حیزب و بەکارهێنانیان بۆ مەبەستی تایبەت، چونکە لە بنەڕەتدا ئەرکیم دامەزراوە هەستیارانان ڕاستە و خۆ پەیوەندە بە ژیان و پاراستنی ئاسایشی خاڵک و هاوڵاتیانەوە. بۆیە هەر جۆرە دەستەی وەردانێک دەرگای پشێ و نارامی بەڕووی هاوڵاتیاندا دەکاتەوە. لا کۆتاییدا هەوڵەکانی ئەژێمین و هاوڕەکانی بێئەنجام نەبوون و توانرا بە هەوڵی بێ و چانیان تۆمەتبارانیان کردەوە ناڕەوایە بە خیابی بە سزای ڕوای خۆیان بگەێنرێن و لە پێگە و پۆستی حکومی دامەزراوی ئەمنیدا لە کار لا ببرێن.